محمد اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. اللهم بارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. بەڕێزان و خۆشەویستان و بینەرانی کەناڵی ئاسمانی ئامۆژگاری، یەکێک لە بابەتە گرنگەکانی پێویست و پەیوەند بە ڕۆژوبوونی مانگی ڕەمەزان بریتیە لە مفترات الصەوم، ئەو شتانەی کە ڕۆژوو هەڵ ئەوەشێنێتەوە. مفسیدات الصەوم ئەو شتانەی کە ڕۆژوو هەڵ ئەوەشێنێتەوە، ئەو ڕۆژووە قەبوڵ نابێت و هەروەها دروست نییە ڕۆژوەکەی شەرعەن بەتاڵ بووتەوە. کۆمەڵە شتێکن کە ئەبنە هۆکاری هەڵوەشاندنەوەی ڕۆژوەکانمان کە پێویستە بیانزانین هەتاوەکو خۆمانە لێ پارێزین. خۆ ئەگەر کەوتینە ناو یەکێک لەم شتانەوە ئەوە بزانین کە حکومەکەی چییە و هەروەها ئاگاداری بین و پارێزگاری لە ڕۆژوەکانمان بکەین. یەکەم لەوانە بریتیە لە ئەلجیماع، کەسێک بچێتە لای خێزانی خۆی و بزانێت کە بە ڕۆژووە و لە مانگی ڕەمەضاندایە و بە ئەنقەست بڕواتە لای خێزانی خۆی بۆ کاری سەرجەی ئەنجامدان، ئەوە بێگومان ڕۆژوەکەی بەتاڵ ئەبێتەوە. ئەو کەسەی کە ئەو کارە ئەنجام بدات لە مانگی ڕەمەضاندا ئەوە تاوانێکی گەورەی ئەنجام داوە، لەبەر ئەوەی ڕۆژوویەک کە فەرز لەسەری بە ئەنقەست ئەو ڕۆژووی فەوتاندووە. پێویستە لەسەری تەوبە بکات، بگەڕێتەوە لای خوای پەروەردگار و جارێکی ترکاری وا دووبارە نەکاتەوە ئەنجامی نەدات. و هەروەها ئەبێت ڕۆژووی ئەو ڕۆژەش قەضا بکاتەوە بیجێڕێتەوە کە بەو حاڵەتە ڕۆژوەکەی لەدەست داوە و ڕۆژوەکەی بەتاڵ کردووەتەوە. و هەروەها کەفارەتی قورسیش ئەکەوێتە سەری کە سێ کەفارەتن ئەبێ ئەنجامیان بدات. یەکەم لەوانە ئەبێت کۆیلەیەکی موسڵمان ئازاد بکات، ئەگەر هەبوو لە بەردەستا بوو توانی ئەبێ کۆیلەیەکی موسڵمان ئازاد بکات. ئەگەر ئەمەی نەتوانی، بۆی ئاسان نەبوو کە ئەمە ئەنجام بدا، ئەوە ئەو کاتە ئەبێت 2 مانگ لەسەر یەک بە ڕۆژوو بێت، شەهرەینی متتابعین، 2 مانگ لەسەر یەک بە ڕۆژوو بێت و نابێت ئەو 2 مانگە بین بخات ئیلا مەگەر عوزرێکی شەرعی بێتە پێش، وەکو سەفەرێک ئەنجام بدا، وەکو ئەوەی کە نەخۆش بکەوێت، یاخود ئەوەی کە جەژنی بەسەرا بێت، یان پێش ڕەمەضان بێوێت ئەو مانگە بگرێت دوای ڕەمەضان بەسەرا بێت، دوای جەژنە بێ مانگەکەی تر تەواو بکە. ئەگەر نا ئەبێ ئەو 2 مانگە بەسەر یەکەوە بێت. ئەگەر هاتوو ئازادکردنی کۆیلەیەکی بۆ ئاسان نەبوو، واتە نەیتوانی، ئەمجا بۆی هەیە مەرحەلەی دووهەم، کەفارەتی دووهەم ئەوەیە کە ئەبێت 2 مانگ لەسەر یەک بە ڕۆژوو بێت. ئەگەر ئەمەشی نەتوانی، بەهۆی ئەوەی کە نەخۆشە، بەهۆی ئەوەی کە ئەگەر بێت و ئەو 2 مانگە لەسەرێک بە ڕۆژوو بێت نەخۆشیەکی هەیە لێی زیاد ئەکات، یاخود تووشی نەخۆشی ئەبێت، تووشی لاوازیەکی جەستەی ئەبێت کە زیانی پێ ئەگەیەنێت، ئابەم شێوازە عوزری هەیە و توانای نییە 2 مانگ لەسەرێک بە ڕۆژوو بێت، ئەوە ئەو کاتە مەرحەلەی سێهەم و کەفارەتی سێهەم ئەوەیە کە ئەبێ 60,000 تێر بکات لە ژەمێکی وەسەط لە ماڵی خۆی چی ئەخوات، لە ژەمێکی وەسەط ئابەم شێوازە 60,000 تێر بکات. جا مەرجیە ئەو 60,000 کە تێری ئەکات هەر 60 لە یەک ئێوارە یان لە یەک نیوەڕۆدا بێت. ئەتوانێت هەر ڕۆژێک 5 یان هەر ڕۆژێک 10 یان هەر عەدەدێک کە خۆی ئەوێت بە مەرجێک بگاتە 60 کەس. هەندێک لە زانایان ئەوەیان وتووە کە ئەگەر بێت و یەک کەسی هەژار هەبێت 60 ڕۆژ یان 60 نیوەڕۆژ 60 ئێوارە ئەم کەسە دەعوەت بکاتەوە لە سەیلا ئەچێت. بەڵام بۆ ئەوی کە لەو خلافە دەربچێت کە لە نێوان زانایانە هەیە، با ئەو 60 کەسە دووبارە نەبنەوە، 60 کەسی هەژار بن، میسکین بن، کە تێریان بکات لە خواردنێکی وەسەطی ماڵی خۆی، نە خواردنێک کە زۆر گرانبەها بێت و نە خواردنێکیش کە خواردنێکی ئاسان بێت، زۆر ئاسان بێت، بەڵکو ئەوی کە لە ماڵی خۆی خوارد وەسەطی ماڵی خۆی 60 کەس تێرەکات. و ئەمە مەرج نییە کە کەسێک کەوتە ئەم حاڵەتەوە بڵێ نابێت بچێتە لای خێزانی ئیلا ئەبێ یەکێک لەم کەفارەتانە جێبەجێ بکات. نەخێر، ئەبێت جێبەجێ بکە، بەڵام لە پێش جێبەجێکردنیشە ئەگەر بچێتە لای خێزانی ئەوە کارێکی ناشەرعی نەکردووە. ئەمە بێگومان یەکێکە، یەکەم دانەیە لەو خاڵانەی کە ڕۆژوەکانمانی پێ بەتاڵ ئەبێتەوە ئەگەر کەسێک تووشی هات.
خاڵی سێهم لەو شتانی کە ڕۆژی پێ بەتاڵ ئەبێتەوە الأكل والشرب متعمدا، خواردن و خواردنەوە بە ئەنقەست. بە ئەنقەست کەسێک بڕوات خواردنێک یان خواردنەوەیەک بەکار بهێنێت، بیش زانێت کە ئەو ڕەمەضانە، ئەم کەسە بە ڕۆژووە، ئەچێت خواردنێک یان خواردنەوەک بەکار ئەهێنێت، ئەوە بێگومان ڕۆژەکەی بەتاڵ ئەبێتەوە. خوای پەروەردگارمە لە قورآنی پیرۆزە ئەفەرمێت وەکولوا واشربوا حتى يتبين لكم الخيط الأبيض من الخيط الأسود من الفجر. بخۆن و بخۆنەوە لەوەی کە خوای پەروەردگار پێبەخشیون و حەڵاڵە، لە بەرە بەیانەوە هەتا وەکو ئەو کاتێک کە خۆر ئاوا بێت، لە بەرە بەیانەوە هەتا خۆر ئاوا بێت، ئەوە بۆتان نییە خواردن و خواردنەوە بەکار بهێنن. بەڵام کەسێک لە بیری چوو خواردنێک یان خواردنەوەیشی بەکار هێنا، ئەوە بێگومان کاتێ بیری کەوتەوە ئەم جازانی کە بە ڕۆژووە، ئەوە ڕۆژەکەی بەردەوامی پێدات، ئەوە خوای پەروەردگار خۆی دعوەتی کردووە، خوای پەروەردگار ئەو خواردن و خواردنەوەی پێبەخشیوە، بۆیە ڕۆژەکەی بەردەوام ئەکات و هیچ شتێک لەسەری نییە. و هەروەها خاڵی چوارەم ئەو شتەی کە بە معنای خواردن و خواردنەوە بێت، واتە جێگەی خواردن و خواردنەوە بگرێتەوە، ئەویش بێگومان ڕۆژوو ئەشکێنێت، وەکو بەکارهێنانی ئەو دەرزیە مغەذیانەی کە بەکار ئەهێنرێت کە هێز و توانە ئەبەخشێت بە لاشەی ئەو ئینسانە. ئەو ئاوەی کە لە نەخۆشخانەکان هەڵ ئەواسرێت بۆ ئەو نەخۆشە بەکاری ئەهێنێت، ئەچێتە ناو خوێنیەوە و هەروەها هێز و قووەتی پێ ئەبەخشێت، ئەمە بێگومان ڕۆژەکەی بەتاڵ ئەکاتەوە. بەڵام هەر دەرزیەکی تر کە دەرزی مغەذی نەبێت، جێگەی خواردن و خواردنەوەی بۆ نەگرێتەوە، ئەوە بە هەر شێوازێک بەکاری بێنێت ڕۆژەکەی بەتاڵ نابێتەوە. بەڵام ئەو شتانە یاخود کەسێک خوێنی تێ بکرێت، ئەو خوێن تێکردنەوەی وەکو خواردن و خواردنەوە چۆن ئەی خوارد هێزی پێ ئەبەخشێت و وزەی پێ ئەبەخشێت، ئەوە ڕۆژەکەی بەتاڵ ئەبێتەوە. خاڵێکی تر بریتە لە ئەلحیجامە، کەڵە شاخکردن لە مانگی ڕەمەضاندا. فرمودەمان هەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرموویەتی ئەفطەر الحاجم والمەحجوم، ئەو کەسەی کە کەڵە شاخی بۆ ئەکرێت، ئەوەشی کەڵە شاخەکە ڕۆژەکەیان بەتاڵ ئەبێتەوە. زانایان ڕاجیاوازیان هەیە لە مەسەلەی کەڵە شاخ لە مانگی ڕەمەضاندا. جمهوری زانایان فەرمویانە کە زۆرینەی زانایان ڕۆژوو ناشکێنێت، بەڵام کارێکی ناباشی کردووە، مەکروهی کردووە. و هەندێکیش فەرمیانە ڕۆژەکەی بەتاڵ ئەبێتەوە، وەکو شێخ الئیسلام ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێت لە مەجموعی فتاوا جوزئی 25 لاپەڕی 257 دەفەرمێت چۆن کەسێک ئافرەتێک بکەوێتە عادەی مانگانە، سوڕی مانگانە یاخود خوێنی پاش مناڵ بوون، ئەم حاڵەتانەیان ئیستیمنا ڕۆژوو بەتاڵەکاتەوە، ئەمیش بە هەمان شێوەیە، بە هەمان شێوە لەبەر ئەوەی لاشەی ئەو ئینسانە ضعیف ئەکات، لاوازی ئەکات، بێهێزی ئەکات. ئەو کەڵە شاخەی کە ئەگیرە جا لە هەر بەشێکی لاشە بێت، لە پشتی بێت، لە سەری بێت، لە هەر شوێنێک بێت بگیرێت، ئەوە هەندێک لە زانان فەرمیان ڕۆژەکەی پێ ئەشکێت، جمهوری زانانیش فەرمیان ناشکێت، بەڵام مەکروهە. ئیمامی شافعی فەرموون من پێم باش نییە ئەو کارە بکرێت مەگەر بۆ کەسێک کە ضەرور بێت. ئیمامی ئەبوو حەنیفە فەرموێت ڕۆژی پێ ناشکێت، بەڵام کارێکی باشی نەکردووە. فتوای لیژنەی دائیمە ئەوەیە کە فتواکان بە ژمارەی 11970 هاتووە، ئەفەرموون ڕۆژەکەی ئەشکێت. هەر بۆ یەکو ئیمامی سیوطی ڕەحمەتی خوای لێ بێت فەرموویەتی یستەحەب الخروج من الخلاف، سنەتەکە لە خلاف دەربچیت بۆ ئەوەی کە تووشی ئەم ڕاجیایی و خلافەی کە لای زانایان هەیە نەبیت و تووشی قەلەقی نەبیت بەرامبەر بە عیبادەتەکەت، ئەوە لە مانگی ڕەمەضاندا واز بهێنرێت لە حیجامەکردن و کەڵە شاخگرتن، مەگەر کەسێک کە ضەرور بێت و زۆر پێویست بکات، ئەگەر نا خۆپارێزی لێ بکرێت بۆ ئەوەی کە لەم خلافە دەربچێت. خاڵێکی تر ئەتەقەی و عەمدەن، کەسێک بە ئەنقەس بڕشێتەوە، خۆی بڕشێنێتەوە، جا پەنجە بکا بە دەمی خۆیدا، بە قوڕی خۆیدا خۆی بڕشێنێتەوە، ئەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی ومەن ئیستەقا عەمدەن فەلیەقضی، وەکو لە سونەی داود و نەسائی و ترمذی و غەیری ئەویشە هاتووە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی هەر کەسێک خۆی ڕشاندەوە ئەوە ئەبێت ئەو ڕۆژە قەضا بکاتەوە، بەڵام ئەگەر کەسێک ڕشایەوە بەهۆی نەخۆشیەوە، سەرمای بووە، یاخود بەهۆی هەر حاڵەتێکی ترەوە زۆری خواردووە، توانای بەسەر خۆیانی ئەڕشێتەوە، ڕشانەوەی قود نەدا، ڕشانەوەی خۆی تەواو بوو، ئەو کاتە ڕۆژەکەی بەردەوامی پێدات، بەڵام کەسێک خۆی بڕشتێنێتەوە ڕۆژەکەی بەتاڵ ئەبێتەوە. خاڵی حەوتەم بریتیە لە دروستبوونی ئەو حاڵەتی کە بەسەر ئافرەتاندا دێت لە سووڕی مانگانە یاخود لە حاڵەتی خوێنی پاش مناڵ بوون. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی ئەلەیسە ئیذا حاضت لەم تصلی وەلەم تەصم،
ئایا مەگەر ئافرەتان کاتێک کە ئەو حاڵەتیان بەسەرا دێت ئەوە نییە کە نە نوێژ ئەکەن نە ڕۆژوو ئەگرن لە بوخاری ئەهاتووە بەڵام بۆ نوێژەکە گێڕانەوەیان لەسەر نییە لەو ماوەیەدا بەڵام بۆ ڕۆژوەکە لەسەریانە کە ڕۆژەکەیان قەضا بکەنەوە ئەگەر ئافرەتێک بە ڕۆژوو بوو هەتا کاتی نزیکبوونەوەی بەربانگ وا خەریکە خۆر ئاوا ئەبێت و ئەو کەسە بە تەمای ڕۆژوشکاندە لەو دەقە و سەعاتەیە تووشی ئەم حاڵەتانە هات ئەو ڕۆژەی بۆ دروست نییە ئەو ڕۆژەی دروست نییە ئەبێت ئەو ڕۆژانە قەضا بکاتەوە و بیجێڕێتەوە ئەم چەند خاڵە بریتی بوون لەو شتانەی کە ڕۆژوو بەتاڵ ئەکاتەوە کە پێویستە هەرێکێک لە ئێمە ئەوانەی کە توانای بەسەریا هەیە خۆی لێ پارێزێت ئەوانەشی کە توانان نییە وەکو مەسەلەی ڕەشانەوە وەکو مەسەلەی سوڕی مانگانە خوێنی پاش مناڵ بوون ئەمانە کە کەسەکە توانای خۆی بەسەریان نییە ئەوە بێگومان تەنها قەضاکردنەوەیان لەسەر ئەوانەی تر پێویستە وەکو جیماع و ئینزالی مەنی و خواردن و خواردنەوە یاخود ئەو شتێک کە وەکو ئەوان وەکو خواردن و خواردنەوە هێز و وزەی پێبەخشە خۆی لێ پارێزێت داواکەم لە خوای پەروەردگار بە هەموو ناوە جوانەکانی بە هەموو سیفاتە بەرزەکانی ئەم شاشە ڕەنگینە بهێڵێتەوە لە ماڵەکانمان بەخوای پەروەردگار داوای لێ یەکەم بە هەموو ناوە جوانەکانی بە هەموو سیفاتە بەرزەکانی ڕۆژوگرتن لە هەموو لایەکمان قبول بکات و وامان لێ بکات کە ڕۆژەکانی مانگی ڕەمەضان بەو شێوازە بەسەر بین کە خۆی لێ ڕازیە وبرحم وفضل ومنتي خوش لمن قبول بكات أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وصلى الله وسلم على نبينا محمد والسلام عليكم ورحمة الله وبركاته. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان